دڵنیا بە 100% ئەوەی کە ئێستا باسی دەکەم ئاواتی هەمووی ئینسانێکە. دەتەوێت جەستت هەمیشە ساغ و سەلامت بێ و پیریت پێوە دیار نەبێ و هەمیشە بە گەنجی بمێنیەوە و دڵیشت لە ئەو پەڕی خۆشی و ئاسوودەیدا بێت. ئەو 5 خاڵە جێبەجێ بکە. خاڵی یەکەمیان شەوانە زوو بخەوە و بەیانیش زوو لە خەو هەڵسا، چونکە لە ڕووی توێژینەوەی زانستیەوە سەلماوە دکتۆرەکانیش باسی ئەوە دەکەن زوو خەوتن کاریگەریەکی زۆری لەسەر جەستەی ئینسان هەیە و ئینسان لە چەندەها نەخۆشی پارێزراو دەکات. ئەو ڕۆژەش کە بەیانی زوو هەڵدەستی و شەو زوو خەوتووی جەستەیەکی زۆر چالاک و خۆش و ئاسوودە و ئارامت هەیە. خاڵی دووەمیان هەمیشە هەوڵدە ڕۆژانە ئەگەر چەند هەنگاوێکیش بێ بە پێ بڕۆ، چونکە لە توێژینەوەی زانستیدا سەلماوە ڕۆیشتن بە پێ کاریگەری لەسەر باری تەندروستی ئینسان هەیە، جەستەی ئینسان بە ساغی دەهێڵێتەوە و هەمیشە جەستەت ساغ و سەلامەت و تەندروست دەبێت. لەبەرەوە ڕۆیشتن بە پێ لەبیر مەکە. خاڵی سێمیان ئاگاد لە خواردن بێت، چونکە دڵنیا بە زۆربەی نەخۆشیەکانی ئێستا لە خواردنەوە دروست دەبن. ئاگات لەوە بێ زێدەڕەوی لە خواردندا نەکەی. کوردەواری دەڵێ کەم خۆری دایم خۆر بە، کاکە زۆر خۆری هەموو خۆر مەبە. دووەمیان ئاگاد لە جۆری خواردنەکانت بێت، خۆت بپارێزە لە خواردنە زیان بەخشەکان، لە سوێری زۆر، لە شیرنی، لە چەوری. دڵنیا بە هەمیشە جەستەت پارێزراو دەبێت، سەلامت دەبێت، هەمیشەش چالاک دەبیت. خاڵی چوارەمیان هەمیشە دڵت بە خوای پەروەردگارەوە پەیوەست بێت و هەمیشە پەیوەندیت لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بێت. زیکر و یادی خدای پەروەردگار زۆر بکە، چونکە خوای گەورە فەرموویەتی ئەلا بذیکری الله تەطمئن القلوب، دڵەکان تەنها بە زیکر و یادی خدای پەروەردگار ئارام دەبن و ئاسوودە دەبن. خاڵی پێنجەمیان پشت بە خوای پەروەردگار ببەستە و متمانەت بە خوای پەروەردگار هەبێ، ڕازی بە لە خوای پەروەردگاری خۆت، ڕازی بە لەو ژیانەی کە خوای پەروەردگار پێداوی. دڵنیا بە هەمیشە دڵ و دەروونت لە ئەو پەڕی ئاسوودەی و کامەرانیدا دەبێت. ئەو 5 خاڵە جێبەجێکە. بە ئومێدی خوای پەروەردگار هەمیشە ئاسوودە و کامەران دەبێ و هەمیشە جەستەشت تەندروست دەبێ و قسەی خۆمان بێ هەمیشە گەنج دەبێت.